بەڵام لە سیستەمەکەی ئێستا کە لە عێراق ئیشی پێکرا زۆر بە ئاشکرا ئەمە دیارە یعنی کەس ناتوانێت بڵێ ئەمە دەنگی ئەوە دەنگیەوە ئەیتر ڕاستە حیزب ڕەنگە ئیشی کردو بە کاندیدەکە ئەوە مەسەلەیەکترە بەڵام ئەو دەنگەی هی خۆیەتی بەڵێ کاگەڕ ئەم سیستەمێکە لە هەرێمی کوردستانە هەیە وا ئەکات کە نوێنەری ڕاستەقینە نەزانی کێیە و هەڵیش نامژێرێت مەسەلەن ئەگەر سێ کەس لە سووری مەسەن سلێمانیە لە سووری ڕانیە ببن بە ئەندام پەرلەمان ئەگەر بەپی ئەم سیستەمە بێت کە لە هەرێمی کوردستانە تەطبیقەکرێت ئەڵێ من دەنگی سەرۆک لیستە بۆم هاتووەتەوە هیچ مەجبور نیم مەسەلەن هیچ یارمەتیەکی تۆمیان هیچ بەدوای کێشەی تۆ بکەم بەڵام ئەگەر لەم سیستەمەی عێراقا بێ من ئەزانم لە بازنەکەی منە کێ دەرچووە و من ئەگەر دەنگم پێدا بێت ئەو خۆی ئەزانە بە دەنگی ئەم بازنەیە دەرچووە دەنگی کەسێکی تر نەبووە بێ بە پیاوەتی و چاکە و خۆی بە قەرزارماری ئەو بزانێت ئەو کاتە مەفهومی نوێنەراتی ڕاستەقینە باشتر ینی بەرجەستە ئەبێت و دیاریشی کێ نوێنەری ڕاستەقینە و کێ نوێنەری شاراوەیە و لەوە سەیرتر ینی هەرم لیستی نوێنەراتی بەشەیە مەسەلا کەخوا پاڵەبانی 166,000 دەنگێنێ دوای نەچێتە پەرلەمان 6,000 نەچێتە پەرلەمانیش يعني ها يعني أبي أوان هربت ولا بريز وتري دنيانا ناوا ئەونی کەمە هاتینەرە لە هۆڵی پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن لێرە زیاتر فۆکسمان لەسەر کۆتاکانی خانمان بوو کە لە یاسای داهاتوی هەڵبژاردنە چۆن ڕۆڵیان هەبێت و چۆن کاریگەریان لەسەر کۆمەلگا دروست بکەن لەبڕی چالاکیەکان و یاخود لە ڕۆیی کە لە ناو حیزبە یاخود لە دەرەکیە کار بکەن کۆتایی ژنان چ سوودێک بە کۆمەلگا گەنە لێرە لە کوسیناری هەم مناقەشێکی کراوەمان کرد سەبارەت بەوە ئەوەشی دەتوانی زانیاریمان لەسەرەوە بێت کە ئافرەت لە هەم کۆمەلگاکەیە هەرچەند بە کۆتا دەرەجێ هەمیش لە یاسای ڕابردووی کە لە پەرلەمانی عێراقا دووبارەکە دروست بۆ ئافرەتان بەبێ کۆتا دەرچوون زیاتریان لە دەنگی خۆیان بە دەنگی خۆیان چونە ناو پەرلەمانی عێراقەوە کە ئیشەڵا لە داهاتوە پەسەند دەکرێت و یاساکە چنە ناو پەرلەمانەوە و ئێمە وامان کرد کە ئیتر ئافرەت کە لە سایاسی بەرئەکەوێت لە یاساکانی هەڵبژاردنە چۆن بتوانین لە وای لێ بکەن بەرەو 35 تا 40 بڕوا بەڵام ئەوە تەمەنێکی ئەوێت تا 20 ساڵی ڕابردووی داهاتووی ئەوێت و کتا بتوانین ئەو یاسا بگۆڕێ ئەونی کە لێوەرە بووین هەر سەبارەت بەوانە بوو خۆی لە قازانجی کۆمەلگاکە و لە قازانجی کاندیدەکان ئەفرە بازنەی زۆر باشتر و سوودمەندترە لەبەرەوەی کە منەگە لە بازنێکە هەر کەسێکی خۆر کاندیدە خۆی کاندید بکات لە یاسا هەڵبژاردنەکانی یاخۆ بڵێن لە بازنەکە کاتە خۆی کەمترین بە کۆتا دەرەچێ کەوایە ئافرە کاتە توانە و هێزی خۆی لە دەرەکی ناو بازنەکە دروست ئەبێت و بە دەنگی خۆی دەرئەچێت